ئەو پێویستیانە چییە بۆ پێست ئەبێ بکرێت بە تایبەت لە وەرزی گەرمایە پێویستە چی بۆ پێستمان بکەین؟ بەڵێ وەرزی گەرما بە گشتی و تشکی خۆر بە تایبەتی زەرێکی زۆری لە پێسمان. گرنگترین ئەو زەرانە دروستبوونی پەڵە و چرچی و شلی پێستەکەی و دەرکەوتنی هەنێ جۆری تایبەت لە شەرپەنجەیە لەسەر پێستەکە، ئەمانە گرنگترینیانن. بە شێوەکی گشتی خۆپاراستن لە هەمووی گرنگترە، چ لە گەرما بێ بە گشتی یاخود لە تشکی خۆر بێ. خۆپاراستن بە چیە؟ ئەوەیە کە تا بتوانین لە شوێنێکی فێنە کابمێنینەوە، شوێنەکە هەتا و بەڕاستن خۆ لێت ناواتە سێبەر بێ، بۆ لەشمان تا بتوانین جلی با بڵێن با قۆڵ درێژ بێ و تێسک نەبێ، بە بەردەوامی ئاو بخۆینەوە یاخود خۆمان فێنکەینەوە ئیتر بە ئاو بێ یاخود بە وەسیلەیەکی تر بێ بەم بەڕی دەبێ یاخود شتێکی تر، بتوانین بۆ ئەو بەڕێزانی کە لە دەرەوە کارەکەن کڵاوی گەورە لەسەرکەن، عینەک لە چاوکەن، دژەخۆر بەشێکی زۆر گرنگە لەم خۆپاراستنە. ئەویش گرنگە کە دوو کاتژمێر جارێ تازە کرێتەوە ئەگەر کەسەکە لە دەرەوە مایەوە. دژەخۆرەکە بۆ نمونە لە 30 و بەرەو سەرەوە بێ، لەوە کەمتر نەبێ فاکتەری پاراستنەکەی. ئەمانە گرنگترین هەنگاوەکانن. دەگزەڵێن ئێمە پێستمان تۆخە پێویست ناکە کە زۆر بیپارێزین لە خۆر، ئەمە ڕاستە یان ناو پێستانەشی کە ڕەنگیان تۆخار پێویستیان بە پاراستن هەیە؟ بەڵێ زۆر کەس وا ئەزانن بەداخەوە وانە پێستی تۆخیش بە هەمان شێوەی پێستی کاڵ بۆنمونە یاخود پێستی هەستیار ئەویش جۆری تایبەتی خۆی هەیە. زۆربیان ڕاستە ناسوودێت، سووتانی کەمەوەکو پێستی کاڵ، بەڵام یاخود هەر ناسووتێ، بەڵام ئەمانیش پەڵە دروستەکەن، پەڵی تایبەت کە زۆر ئاستەمە لابردنی، بە هەمان شێوە زۆر زوو چرچە بێ، مەسەلەن چرچیان بۆ دروستە بێ، ئەمانیش هەروەکو خەڵکی تر. ئەمانە کاریگەرەکانی پێستەکە شلە بێ، زووتر پیرە بێ، ئەم کێشانی هەیە.